services for the aging because Shah says it's important that VR is paired with a guided discussion and reflection. I am your brain. To process what the users experienced so they know how to put into action what they've learned. Elizabeth Lee, VOA News, Los Angeles. سلام کاتتان شاد بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن کاتژمێر هەشتی بەیانیە بە کاتی واشنگتن من هێرە زەنگەنە دەتوانن ئێوەش لە کەناڵی ئێناتیشەوە بینەری ئەم بەرنمەیەمان بن واز دەخیلە شەمە دیگەڵ سڵاوین گەرم دە بەرنەما ئیرۆدا قۆناغن سەردانا سەرۆکی ئەمریکی ji welatên Asya re û herwesa Tirkiya rijda li ser helwestê dijatîkirina endametiya Swêd û Finlandê di NATOda. سەرۆکی هەرێمی کوردستانیش سەردانی شاری سلێمانی دەکات و لەم بەرنمەیەدا پەیامنێرمان لە سلێمانی زانیاری زیاترمان لەسەر مەبەستی سەردانەکەی پێدەدات. سەرۆکی ئەمریکی جو بایدن ئیرۆ یەکشەمێ گەهشتە ژاپۆنی یەکەم گەڕا خەدا ji بۆ ئاسیا وەک سەرۆک ji بۆ داڕشتنا پلانێکی بە مەبەستا پێتر قەیمکردنا پەیوەندیên ئابووری دنێڤەرە وڵاتین ئیندو پەسیفیکدا لێ ئەو ڕاستی رەخنەیان بوو بەریک و ئەشکەرەکردنا وێ بەرنامەی وەرەکردن و دێ قازانجی بگەهینە تەڤایە وڵاتین وێ هەرێمێ. د قۆناغا دووەم ئاسەرەدانا ئاسیادا سەرۆک بایدن دێ بە ڕێبەرên ژاپۆنی هندستان و ئوسترالیا را کۆم ببە و ئەو جڤینە چارئالی بەرێکی بناغاییە دە هەفکاریە استراتیجیکدا لە هەمبەر بەرفرەکردنا کاریگەریە چینی سبەهی لە تۆکیۆ سەرۆک دێ دیگەل ئەمبراتۆری ژاپۆنی ناروهیتۆ بجڤە بەری کۆمبوونا دیگەل سەرۆک وەزیر فیمیۆ کۆشیدا سەرۆک بایدن دێ دیگەل سەرۆک وەزیر دانوستاندنان بکە لەسەر پلانە ژاپۆنی یا بەرفرەکردنا شیانên serbazî weke bersiv li hemberhêza Çîniya ku timtê û mezin dibe. Her sibehî li Tokyo bername çareserkirina aborî yan geşekirina aboriya welatên Indo-Pasifîk tê li darxistin ku dê bi mebesta li hevnêzîkirina hewlên wan welatan be ji bo bazirganiya hevbeşa çend alî. سەرۆک بایدن بەر لە چوونی بۆ ژاپۆن لە کۆریای باشوور بوو وەکو بەشێک لە یەکەم گەشتی بۆ ئاسیا وەکو سەرۆکی وڵات. ڕۆژی یەکشەمە لە دوا ڕۆژی گەشتەکەی لە سیۆڵ لە کاتی لێدوانی بۆ پەیامنێران پەیامێکی سادەی هەبوو بۆ سەرۆکی کۆریای باکوور کیم جون ئون و ئەو گوتی سڵاو. بایدن گوتیشی ئەو نیگەران نییە لەمەڕ تاقیکردنەوە نوێ ناوکیەکانی کۆریای باکوور کە یەکەم جارە لە ماوەی نزیکەی 5 ساڵدا بەڵام وەڵامە سادەکەی بۆ ئەو پرسیارەی لەسەر پەیامێک بۆ کیم لێکرا نیشاندەری ئەو ڕێبازە سادەیە بوو کە بەڕێوەبەرایەتەکەی گرتوێتیە بەر بۆ کێشە چارەسەر نەکراوەکان لەگەڵ کۆریای باکووردا. هەریرۆژ یەکشەمێ سەرۆک بایدن سەردانا بنگەهەیە هێزن ئاسمانیین ئۆسان لە کوریایە باشوور کرد و قۆناغا داویە سەردانا خۆیان سێ ڕۆژی لوی وڵاتی. Divê seredanê da Biden bi endamên hêzên leşkerî Emerîkî û malbatên wan re civiya. Berîhingî jî serok bi rêveberê kampanya Hyundai Ösyûn çeng re diyar bû ji bo danûstandinan sebare berfirehkirina kardariya kampanyê li Amerîka di navwan de jî avakirina kampanyekê ya otomobîlên elektrîk û patriyên wana li wîlayeta Georgia. هەر سەبارەت بە گەشتی سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بۆ ئاسیا کە ئەمەش یەکەم گەشتێتی وەکو سەرۆکی ئەمریکا بڕوات بۆ ئەو وڵاتانە دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح. بڵێن ئەم کاتت باش دەزانین بایدن ئێستا لە ژاپۆنە ئایا ئەم گەشتەی هەر پەیوەندی بە باری ئابووریەوە هەیە یان شتی تریش هەیە؟ بەنی باش هێرۆ ئەڵبەتە گەشتەکە فرێڕەهەندیە هەر ئەوە نییە بە تەنها بڵێن سنووردار بێت لە
تۆکمەکردن و بەهێزکردنی پەیوەندی ئابووری و بازرگانیەکاندا لە نێوان ئەمریکا و ئەو وڵاتانەی ئاسیا کە سەرۆک بایدن سەردانیان دەکا. یەکێ لە ڕەهەندە گرنگەکان دڵنیاکردنەوەی وڵاتانی ئاسیایە بۆ بەردەوامی پشتیوانیەکانی ئەمریکا لەو وڵاتانەدا بە تایبەتی ئالەم سەروەختە ئاڵۆزەدا کە شەڕی ئۆکرانیا لە ئارادایە و وەکو شیکەرەوەش ئاماژەی پێدەکەن ئەگەر و نەگەری هەڵوەشانەوەی هاوپەیمانێتیەکان یاخود بەلانی کەم گۆڕانکاری لە هاوپەیمانێتەکانە دروست بێ. بێلەوە یەکێ لە ڕەهەندەکانی تر ئەو کۆبوونەوە لوتکەیەیە کە بڕیار لە ژاپۆن سەرۆک بایدن بیکات کۆبوونەوەیکی لوتکەیی ئاسایشیە و وەکو زیاتر ئاماژەکان ینی باسی دەکەن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو سیاسەتانەی هەردوو وڵاتی چین هەروەها کۆریای باکوورە. ئەمە بێلەوەی کە بڕیاریشە سەرۆک بایدن پلانە ئابوووریەکە بخاتە ڕوو ئەو پلانە ئابووری کە هەتا ئێستا یانیەتوانم بڵێم بەندەکانی بە نەزانراوی ماونەتەوە بەڵام زیاتر تایبەتە بە باری بازرگانی ئەمریکا لەگەڵ ئەو وڵاتانەی ئاسیادا. بەڵێن دەزانین هەر کاتێک کە باسی ئاسیا دەکرێت بە تایبەتی ئەو دوو وڵاتە گرنگەی کە سەرۆکی ئەمریکا لە دوێنێەوە سەردانی کردو ئەویش کۆریای باشوور و هەروەها ژاپۆنیش ئەمڕۆکەوەکو ئاماژەم پێکرد لە ژاپۆنە هەمیشە بابەتی ئاسایشی لەگەڵ کۆریای باکووردا دێتە ئاراوە. ئایا لەم گەشتەیدا هیچ با بڵین باسێک لە بابەتی ئاسایشیە کات لەگەڵ کۆریای باکووردا؟ وەڵامێکی زۆر سادەی سەرۆک بایدن بە تایبەتی کاتێک کە یەکێ لە پەیامنێرەکان پرسیاری لێکرد لەسەر هەڵوێستی بەرامبەر بە کۆریای باکوور وتی چیت هەیە بۆ ڕێبەری کۆریای باکوور وتی هەر پێی بڵند سڵاو ئەوەی کە بە ئینگلیزی دەڵێ هەڵەوە هەر ئەوەندەی وت و هیچ شتێکیکەی ئاماژەیە پێ نەکرد. ئەمەش ئەوەیە کە پێدەچێت ئەم بەڕێوەبەرایەتیە ئەو سیاسەتانەی کۆریای باکوور بەهێنوە نەگرێت لە کاتێکا کۆریای باکوور نەیشاردوێتەوە نیگەرانی هەیە و بە ترسیشەوە دەڕوانێتە ئەو مانۆڕە سەربازیانەی کە ئەمریکا و کۆریای باشوور بە تایبەتی هەم لە دەریاوە هەم لەسەر زەمین دەیکەن. سەبارەت بە تاقیکردنەوەی ناوکیش کە وەکو جەنابیش لە ئاماژەوە پێکرد لە راپۆرتەکەتدا 5 ساڵە کۆریای باکووریش تاقیکردنەوەیکی نەکردووە. ئێستا وەکو بڵێ ئاگاهیەکەداکە و تاقیکردنەوە ناوچیەکە بەڵام سەرۆک بایدن هیچ نیگەرانیەکی خۆی لەسەرەوە پیشان نەدا. بەڵێ زۆر سپاس بەڵێن. سپاس بۆتەوە. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. گازپرۆم کەمپانیا گازا ڕووسی دەبێژە هەناردنا گازاوێت دی ئوکرانیا ڕا کێم بووە کەمپانی دەبێژە هەناردنا گازێت دی ئوکرانیا ڕا بەڕێکا سوژداژ 45.9 ملیار مترین سێ گۆشە دۆشەمبێ گەهایە 44.7 ملیۆن مترین سێ گۆشە. گازپرۆن گوت ژی ئوکرانیا داخوازەکاوی ji بۆ هەناردنا نەفتێ دەخا لە سۆخارۆڤاکادا هاتیە ڕەتکردن. سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمیر زێلێنسکی ڕۆژی شەممە ڕایگەیاند بارودۆخی دۆنباس باشووری ڕۆژهەڵاتی ئۆکرانیا ئجگار خراپە لە کاتێکدا رووسیا بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر سلۆڤیانسک و سیڤرۆدڤینسک. زێلێنسکی لە پەیامێکی کە پێشتر تۆمارکرا بۆ ڕایگەیاند هێزە چەکدارەکانی ئۆکرانیا ڕۆژانە ڕوبەڕووی ئەم هێرشانە دەبنەوە. ئەو گوتیشی رووسیا لە ماوەی ئەم شەڕەدا 1873 بنکەی پەروەردەیی وێران کردووە. زێلێنسکی هەروەها سوپاسی سەرۆک بایدنیشی کرد بۆ مۆرکردنی بڕی 40 میلیارد دۆلار پشتیوانی بۆ ئۆکرانیا و بە هاوکاریەکی مێژووی بۆ پاراستنی ئازادی ئەوروپا ناودێری کرد. کۆش کاسپی دەبێژە سەرۆک بایدن قانونە ئالیکاریە ب 40 میلیارد دۆلاران ji ئوکراینە ڕا ئیمزا کرد بە مەبەستا بەردەوامیە ئالیکاریên çekî û piştevaniya ئابووری دê şerê ئوکرانیادا lê dijî رووسیا. Di peyamekî Twitterê de jî
جسی اولهات راگهاندن کو سروک بایدن او قانون کو لحفتیا بوری لجواتا سیناتوران هاتبو پسند کرن امضا کریا لگوراوی یاسای امریکا دی لپنج مهین پیش دا آلیکاریا ب6 میلیارد دلاران تایبت بدج بو زریپوشو بروانیا عثمانی یا اوکراینیا. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان جارێکتر ڕاگەیاندووە وڵاتەکەی دژی ئەوەیە فینلاند و سوید ببن بە ئەندامی هاوپەیمانیتی ناتۆ ئەگەر مەرجە ئاسایشەکانی تورکیا جێبەجێ نەکرێن. شرۆڤەکاران دەڵێن ڕەنگە ئەردۆغان بیەوێت جۆ بایدن سەرۆکی ئەمریکا گرنگی زیاتر بدات بە نیگەرانیەکانی. دوای ئەوەی بەهۆی هێرشە داگیرکاریەکەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا هەردوو وڵاتی سوید و فینلەندا بە فەرمی داوایان کرد ببنە ئەندام لە هاوپەیمانەتی ناتۆ، تورکیا ناڕێزایی خۆی لەو هەنگاوە ڕاگەیاند بە بیانووی پشتگیری ئەو دوو وڵاتە بۆ چەکدارانی کورد. بەرپرسە باڵاکانی ئەمریکا ئێستا بە شوێن ئەوەن کە بزانن تورکیا لە بنەڕەتدا چی دەوێت. ڕۆژی پێنجشەمە وەزیری دەرەوەی ئەمریکا ئانتنی بلینکن لەگەڵ هاوتە تورکیەکەی لە شاری نیویۆرک کۆبنەوەیەکی ئەنجامدا. ئەمڕۆ فینلەندا و سوید داواکاری خۆیان پێشکەش کرد. ئەمەش بێگومان پرۆسەیەکە. ئێمە وەک هاوپەیمان و هاوبەشکار دەکەین لەسەر ئەم پرۆسەیە. وەزیری دەرەوەی تورکیا مەولود چاوش ئۆغڵۆ پێداگیری کرد لەسەر هەڵوێستی ڕەجەب ئەردۆغان بۆ دژایەتی ئەندامێتی ئەو دوو وڵاتە و تاوانباری کردن بە داڵدەدان و پشتگیری چەند هێزێکی کوردی کان قەرە بە تیرۆریست لە قەڵەمیان دەدات. بۆ ئەو وڵاتانەی کە دەیانەوێت ببنە ئەندام لە ناتۆ جێگەی قوبوڵکردن نییە کە پشتگیری لەو ڕێکخراوە تیرۆریستیانە بکەن کە ئێمەیان کردوتە ئامانج. پشتگیری ئەوان تەنها سیاسی نییە. بۆ نمونە سوید چەک و تەقەمەنیان پێشکەش دەکات. بەڵام هەندێک لە چاودێران دەڵێن ئەم هەڵوێستەی تورکیا مەبەستی تری لە پشتە. ئەردۆغان دەیەوێت ئەم هەڵوێستە توندەی بۆ مەبەستی ناوخۆیی لە تووشیا بەکاربێنێت یاخود ئەو هەزەکات کە لەسەر ئەو پرسە بەپێی پێویست ڕاوێژی پێ نەکراوە و لێوێت لەو ڕێگەی و سەرنجی سەرۆک بایدن بەدەستبێنێت کە ماوەیەکە مەبەستی بووە. سەرەتا ئەم هەفتەیە سەرۆک بایدن لە کۆشکی سپی پێشوازی کرد لە سەرکردەکانی فینلەندا و سوید و بەڵێنی پشتگیری تەواوی پێدان. سەرۆکی فینلەندا ساڵی نێنستە و ڕایگەیان کە وڵاتەکەی بە گرنگیەوە لە بابەتی تیرۆر دەڕوانێت و ئامادەیە کە کار لەسەر نیگەرانیەکانی تورکیا بکات. سەرۆک وەزیرانی سوید ماگدەلێنا ئاندرسن ڕایگەیان کە حکوومەتەکە ئەویش لە گفتوگۆدایە لەگەڵ ئەندامانی ناتۆ و جەختی کردەوە کە داگیرکاریەکەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا هەڵوێستی 200 ساڵەی سویدی گۆڕیەوە سەبارەت بە بێلایەنی سەربازی. شایەنی باسە زیادکردنی هەر ئەندامێکی نوێ بۆ هاوپەیمانەتی ناتۆ پێویستی بە ڕەزامەندی هەموو ئەندامانی ئێستای ناتۆ هەیە کە بریتین لە 30 وڵات. بۆ سەندی سەین لە واشنگتن، ڕێکار حسێن، دەنگی ئەمریکا. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان کو دژاتیا ئەندامەتیا سویدی و فەنلەندا دە ناتۆدا دکا دۆشەم بووە بە تێلەفۆنی دەگەل ڕێبەرێن هەردوو وڵاتان ئاخفت و خەمێنخوا لە هەمبەر ڕێخستنین تیرۆریستی لوان وڵاتان دیار کردیا. لە گۆڕا ئۆفیسە سەرۆکاتی لە تورکیا سەرۆک ئەردۆغان گوتیە سەرۆکوەزیرە سویدی ماگدەلان ئەندرسۆن کو ئەنکەرێ چاوەڕێ پێنگاوین کۆنکریتی دیکە. وی هەر وەسا گوتیە کو دەبێتن ئەو ئەمبارگۆیە لەسەر کڕینە چەکان یا وڵاتین وێ لەسەر تورکیا دانین کو پشتی لە ساڵە 2019 کاتیە سووریا دەبێت وەرە هەلانین و دەپەیوەندیە دەگەل سەرۆکێ فەنلەندا ساڵی نینسیتۆدا ئەردۆغان گوتیە کو سەرنەکەتنا سەرەدەریا دەگەل ڕێخستنین تیرۆریستیدا کو گەفن لەسەر هەفبەندەکە ناتۆێ دەگەل گیانی هەفبەندیە ڕێک ناکەوە. تورکیا دەبێژە سوید و فەنلەند بووە حەوانگە ژوان کەسانڕە کو گریدای پەکەکێنە و تەفگەرە گولەنن. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. لێ نەتەوێنی گرتی بەری چەند ڕۆژان نوێنەرە نەتەوێنە گرتی لە عێراقی راپۆرتەکە درێژ پێشکەشی ئەندامان کردێدا بدرێژی ڕەوشە ئالوزە عێراقی شرۆڤە کریە.
ناکۆکیین لایەنین سیاسی لەسەر شنگاڵێ بخوا جهەک فرە دە راپۆرتێدا گرتیە وەک چارەسەری ji بۆ وان ناکۆکیان یەکژی پێشنیازین ژەنین هەنس بالاس خارد ئەوە کو حکومەتین بەغدا و یا هەرێما کوردستانیژی خوا بگەهینن خەڵکی شنگاری و دەستی خوا جوانڕا ji şingalîyan re dirêj bikin û rawêjî bi wan bikin. Niha şingaliyek mêvanê me ye Mirza Dinayî çalakvan niha ku berî çend rojan bixwe ji şingalî hatiye û li vere û netewênî girtî lê wan li çend civînan amade bûye û niha jî lê Washingtonê niha rastexwe bi me raya eger amade be Mirza tu bixwe berî du rojan lê netewênî girtî bûyî من خواست بری هر توش مرة بيجي يعني بيجي كاني أو رابورت دانو نرى نتويني قرتي لسرشنغالي بشر سرشنغالي تايبتي تشاوديت. زۆر سپاس کاک دەخیل پێشێدە طبعاً دەستخۆشیە خاتو بلاس خاردکن و پەرگرافێکی تایبەت لەسەر ڕەوشە شنگالێ هاتە گوتن و ڕەوشە شنگالە بزەلالیژی داتە دیارکردن لێ شعالێ دیڤە مخابن ئەو چالاکیت نەتەوێت یەگرت و شنگالێ و هەماهەنگیال گەل حکوومەتێ بەست ئاستێکی ڕاوێژیدا ینی حتانها ئەو هەنێک تخەتوێت پراکتیک نەدانە حکوومەتە بەغدا و هەرێمێ و گاوێت درستی بێنەکردن ینی ڕەوشە ئێزیدیا یان ڕەوشە خەلکێ شنگالێ ڕەنگێکی گشتی حتانها و ڕۆژ بڕۆژ خراپترت بە ژبەر و ت پلانەکە درستیە و بێتە چەسپاندن و چارەسەرکردن نینە حتانها ئەم وسا دبارێ تیۆری دەنە و دبارێ تعاتفێ دەنە ئێنە بخۆشی تشتێکی وسای قاوەت نەکرد بێگومان راپۆراوی راپۆرەکە جیە خۆ دەبوو لێ ئەو تشتێت وسای زەلالکردین ئەجندێکی تایبەت نەدا ئەنجومەنی ئاسایشێک و بریارێک بێتەستاندنە سەر ڕەوشە شنگال. بەڵێ هەلبەتە مەبەستاوێژی و گوتناویە سەرەکە ژی مەسەلا ئاسایش و ئەو لە هەیە هەرێمێ دابوو و کوشەڕ هەرێمێ چێ نەبن چکو خۆت زانی ترشنگالی بووی و تشنگالی تزانی و ئەو لە ئەنێ ناکۆک لەوەر شەر دکن یعنین ئالۆزی هەرێمێ تەفدا ئالۆز دکن مەسەلا پاراستنە ئەو ڕاستەخۆ داخوازی جوانە دکە و تشتێکی بکن. بەێ ئەو تشتێ هەری گرنگی و جیە داخەیە ئەمد بینن و ئەو طرفێت علاقەدار لەسەر ڕەوشە شنگال هەر یەکێ ئەب ئاستێکی تفکرە یعنی ئەگەنەها ئەم هەرنە سەر ڕۆشە بەری هەر تشتێکی ڕەوشە شنگال نەمایەک و ڕەوشەکە نافخۆیە عراقی یان ناوچەکە کێشە لەسەر نێبێنە حکوومەتە هەرێمی بەغدایدا ڕەوشە شنگالێ بووە ڕەوشەکە هەرێمی ئەمن و ئاسایشە شنگالێ علاقەدارە بە دەولەتە دۆروبەرڤە وەشعالیە ئینسانەتی و مرۆڤاتیە و پشتی چێبوونا جینۆسایدێ لەسەر خەلکێ شنگالێ بێگومان ئشعالیە نێودەولەتیژی بە مەسئولیەتەکە تایبەت هەیە ئەو تشتە نەها ئەمە دبینن و مەسەلەن ئشعالیە خەلکێ شنگالێ ڤەشعالیە ئێزیدیاڤە یان ژعالیە هەرێمێڤە تەماشەی ڕەوشە شنگالش عالیە مرۆڤاتی و کۆمەلاتی تێتەکردن ینی پرسە مرۆڤاتی و کۆمەلاتی زیاتر بەری هەر تشتێکیە لێش ئالیە حکوومەتە عراقیڤە شنگال بووە خاڵەکە ئەمنی هەروەها ئیران و ترکیاژی ئشوان ڕە خاڵێت ئەمنی نەژبەروەیەکێژی ناگەهێنە سەر ئەنجامێکی. بەڵێ گەڵێکژی بەحەز دەکەن و ئەف شەڕی لە شنگالێ دەبە و ناکۆکی شەڕێ وڵاتێت هەرێمێ یا شنگال دەلێ من دخواست تشمەرە بێژی ئەو شەڕێک و بەری دەمێکی چێ بدنێ بەرە یەکێن بەرخۆدانە شنگالی و لەشکری عێراقیدا و کوشتنیژی تێدەشی بوو نەها چاوایە گەهایەکی دەری ئەرێ نەها گرژی هەرمایە ینی تشتەنها هاتی دیارکردن سۆزەکە تایبەتش ئالیە سوپای عراقی بە هاتەستاندن و جارەکە دی ئەو پرۆڤۆکاسیۆنە دووسان نەینەکردن بەرێ سۆرەک وەزیری عراقیژی هەنارتە پێشان دەکە کۆمەلاتیە ئێزیدیاک و بەغدای بوان ڕە خەبەردا و شوان ڕە جارەکە دی چەسپاند و ئەو جارەکە دی شەر نەینەکردن لێ ڕاستی مەترسی هەرە مەوجودەش بەرک و حکوومەتە عراقی حتانها تک گاوێت پراکتیک نەدانە دیارکردن و چاوەوان میلیشیاتە چاوان گروپێت چەکدار بگونجینن لەگەڵ سیستەما عراقی ئەو تشتا حتانها نەهاتیەکردن ئەو تفاقا بەری نەها هاتیکردن تفاقا لەسەر شنگالێ بێگومان هەموو دەولەتی دنیای بچاوێکی گەلێکی پۆزەتیڤ لێنێڕی هەندێک خاڵ هەبوون جێت مەترسیدار بوون یان جێت پرسەی بوون بۆ خەلکێ شنگال
شنگالێ ئەو خاڵانە کەس لێڤە نەگەڕیە هەگەڵوان خاڵەڤە گەڕیا بە ناوخۆستە بانەتشنی بگۆ هەرینن بێگومان چارەسەریە هاتباکردن. يعني او ناكو كيدني برا حكومه بغداد وحكومه هرم دو بتاعي بتجي بارتي ديمقراطي كردستان كوطان هان ركنه كتن لسر شيوي برنا ويدفري يعني مثلا نابين بارتي ديمقراطي وبغداد يعني حكومة هرم بغداد از بهرت كمشوي سينوري درباس ويا او سوزك وبغداد ده هرم كردستان نكاره السر عرض شنغال بجي بينش بركو بلانك نينا افا مثلا قلت او كسيتكو مثلا 2014 ده خو بخشي شر داعش كرين هاريكاري كرين خلقت شنغالي حتى انها اجندكي درستي نبوكوان بينا ناف ريزت مدني يا ناف ريزت سوباي عراقي يا ناف ريزت بوليسا واتفاقها هاتي كرن كو 2005 بوليس بيتا تشيكرنج بو خاطر اف بفنا بربرسياري اسايشا شنغال او اتفاقا نهاتا بجيانين يعني يك نفر نهاتا ورقرتنش هرچند بوجه 2021 دبو مرزاد ناي چالگوانی ازدی شنگالی بمره بوگل که سپاس بەڵێ ئازیزان لە ماوەی داهاتووی بەرنامەکەماندا تیشک دەخینە سەر بەرزبوونەوەی ڕێژەی کۆرۆنا لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەڵام پاش ناوبڕێک دێنە وڵاتان. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. بەپێی ئامارەکانی نێوەندی ئەمریکا بۆ کۆنتڕۆڵکردن و ڕێگەگرتن لە نەخۆشیەکان ژماری ئەو ناوچانەی ئەمریکا کە بە مەبەستی زیادبوونی بڵاوبوونەوەی کۆڤید دادەنرێت لە 2 هەفتەی ڕابردوودا نزیکەی 3 هێندە زیادی کردووە. لە شاری نیویۆرک ئاستی ئاگادارکردنەوەکانی کۆڤید بەرزبوونەتەوە بۆ بەرزترین ئاست ژماری توشبوانیش لە مانگی ڕابردوودا 2 هێند زیادی کردووە. سەرەڕای ئەمە ڕاپرسیەکی نوێ دەری دەخات کە زۆرێک لە ئەمریکایەکان ماسک بەکار ناهێنن. خەڵکی نیویۆرک دەمامکەکانیان فڕێداوە. دەیان چێشخانە و بار جمەیان دێت پتر لە ڕۆژانی پێش پەتای کۆڤید دەچێت. بە دڵنیاییەوە بە هیچ شێوەیەک نیگەران نیەم تەنانەت لە مێترۆکانیشتا دەمامک نابەستم. دەمامک ناکەم لە شوێنی کاریش دەمامک نابەستیم. کەواتە نەخێر من دەمامک نابەستم. ئەگەر لە مێترۆدا دەمامک ببەستیت ڕەنگە لەو بارەیەوە زیرەک بیت هەر شوێنێکی تر پێویست نییە. مایکل تۆشارد خاوەنی چێشخانەی لاباراتینە کە باڕ و چێشخانەیەکی بچووکە لە ناوچەی ڕۆژاوای شارەکە. لە بنەڕەتدا پێم وایە هەڵکشانێکەیە بەڵام پێم وایە خەڵک تەنها ژیانی خۆیان دەژین و لە ئێستاشدا پەتای کۆڤیدیان کردوتە پێشنگی شتەکانی دیکە. وەک خاوەنکارێک پێم وایە دەبێت هەموو کەسێک لە بژاردەی هەموواندا بێت. نیویۆرک تاکە شار نییە کە خەڵک کەمتر دەمامک دەبەستن و کەمتر مەودای دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی ڕەچاو دەکەن. ئەمریکایەکان لە سەرانسەری بوارەکاندا کەمتر دەستبەرداری گرتنەبەری ڕێوشۆنە تەندروستیەکان دەبن. لە ڕاپرسێکی کۆمپانیای گاڵبدا لە 50 بەشداربووان ڕایانگەاندووە کە لە هەفتەی ڕابردوودا دەمامکیان بەکار نهێناوە. هەروە توێژینەوەکە دەری خستووە کە ئاسی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی لە نێو ئەمریکیەکاندا بۆ نزیکەی لە 170 دابەزیوە. دکتۆر جەیڤارما پرۆفیسۆر و بەڕێوەبەری سنتەری کۆرنێلە بۆ خۆپاراستن و بەرەنگاربوونەوەی پەتا لە شاری نیویۆرک دەڵێت داتاکان بەداخەوە بۆ من جێگەی سەرسوڕمانی پێم وایە ئەمە لە ژیانی کەسی خۆمانەوە دەزانین و تەنها بە ڕەفتاری مرۆڤەکاندا دەزانین خەڵک ماندوو دەبێت. بەڵام ڤایرۆسەکە بەداخەوە ماندوو نابێت. ئەو نیگەرانیەی کە زۆرێک لە ئێمە هەمانە ئەوەیە کە کاتێک ئێمە وەک کۆمەلگا دەست دەکەین بە خاوکردنەوەی ڕێگاکانی خۆپاراستن لە ڕاستیدا بۆ هۆیەوە تەمەنی پەتاکە درێژ دەکەینەوە. ڤارما دەڵێت پەرەسەندنی ڤایرۆسەکە یەکێک لە گەورەترین مەترسیەکان دروست دەکات. ئەم ڤایرۆسە بەردەوامە لە دۆزینەوەی ڕێگایەک بۆ ئەوەی بۆشاییەک لە سیستەمی بەرگری ئێمەدا بدۆزێتەوە چونکە ڤایرۆسە نوێ گۆڕاوەکان لەسەر هەڵداندان. لەگەڵ زیادبوونی ژماری توشبووان لەم دوایەنەدا شاری نیویۆرک ئاسی ئاگادارکردنەوەی لە مامناوەندەوە بەرز کردەوە بۆ ئاسێکی بەرز. یەکێک لەو پێوەرانەی کە حەز ناکەم لە نزیکەوە بە دووەداچوونی بۆ بکەم ژمارە و کەسانەیە کە دەچنە بەشی فریاکەوتن لە شاری نیویۆرک بەهۆی ئەو شتەی کە پێی دەڵێن کۆڤید.
وەک نەخۆشێک پاشان بینیومانە لە بنەڕەتدا لە مانگی سێوە ڕێژەکانی سەردانیکردنی نەخۆشخانەکان بەرز بوونەتەوە نەک بە شێوەیەکی زۆر وەک ئەوەی لە ماوەی مانگی 12 و مانگی 1دا بەرز بووەوە. ژماری ئەو هەرێمانی ئەمریکا کە لەلایەن سنتەرەکانی کۆنتڕۆڵکردنی نەخۆشی و خۆپارێزی ئەمریکاوە بەو ناوچانەدا دەنرێن کە زیاتر مەترسیان لەسرە لە 2 هەفتەی ڕابردوودا نزیکەی 3 هەندە زیادی کردووە. بەڵام تەنانەت لەگەڵ زیادبوونی حاڵەتەکاندا زۆرێک لە ئەمریکایەکان وا دیارە دەستبەرداری گرتنەبەری خۆپارێزی بوون دژی پەتای کۆڤید. خەڵک ئاهەنگ دەگێڕن وەک پێش بڵاوبوونەوەی پەتای کۆڤید مەبەستمەوەیە ئێمە گەڕاوینەتەوە بۆ ئەو کاتە. لە کاتێکدا لە ئەمریکا و بەشێکی زۆری وڵاتاندا ڕێژەی کۆڤید-19 بەرز بۆتەوە لە هەمان کاتیشدا مەترسێکی نەخۆشیێکی تر هاتۆتە ئاراوە ئەویش مێکوتەی مەیمونە یان مانکی پاکس زیاتر لە 92 حاڵەتی ئەم نەخۆشیە هەتا ئێستا پشتڕاستکراوەتەوە ڕێکخراوی تەندروستی جیهانیش هۆشداری زیادبوونی دەدات بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە دەچینە لای دکتۆر گۆران عەبدوڵڵا لە بەریتانیا. دکتۆر سەرەتا سوپاس دەکەم بۆ کاتەکەت دەکرێت پێمان بڵێ مێکوتەی مەیمون چییە و چۆن بڵاو دەبێتەوە؟ زۆر سپاس هێرۆخان سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەنگی ئەمریکا بۆ گەنیدانی بۆم بابەتە. بڵێ مێکوتەی مەیمون یان ئاوڵەی مەیمون نەخۆشیێکی ڤایرۆسیە کە ئەمانزانی یانی نەخۆشیەکە کە پێشتر هەبووە و لە جیهانە بەتابەتی لە وڵاتەکانی ئەفریقایە بوونی هەبووە لە بنەڕەتە نەخۆشەکە نەخۆشیەکی ئاژەڵیە لە ناو ئاژەڵە بڵاوە بێتەوە هەرچەندە ناوی مەیمونە بەڵام لە ئاژەڵەکانی تریشە بڵاوە بێتەوە و جاروبار ئەگواژێتەوە بۆ مرۆڤ بەتابەتی ئەو کەسانی کە زۆر نزیکەکە بنەوە لە ئاژەڵە با بڵین دەرەکیەکانەوانی لە جەنگڵەوانەیە ئەژین جا هەندێک جار ئەم نەخۆشیە سەرەڵدا وەکو نیشانەکانی سەرەڵدا لە مرۆڤ و نیشانەکانی بە شێوەیەکی گشتی لە دەڕکە مێکوتە ئاچێ تای لەگەڵایە سەرێشە جانێشە و دواتر با بڵێن مێکوتەکە دەرەکەوێت لەسەر پێستی کەسەکە. باشە دکتۆر ئاماژەت بۆ کرد کە بە تایبەتی بۆ ئەو کەسانە با بڵێن لەو کەسانەدا بڵاو بێتەوە کە لە ئاژەڵ نزیکەکەونەوە ئایا مرۆڤ لە یەکتریەوە ئەیگرێتەوە؟ بەڵە بەداخەوە کە کەسێک ئەگەر تووشی نەخۆشیەکە ببێت ئەتوانێت بیگوازێتەوە بۆ کەسێکی تر بەتابەتی ئەو کەسانەی کە زۆر بۆ ماوەیەکی زۆر لەگەڵ کەسێکە تێکەڵە بن یان دەستیان بەر شلەمەنی یان با بڵێن خوێن یان لیکی ئەو کەسا بێ کە تووشی نەخۆشیەکە بووە جامەرج نییە ینی ئەو کەسێک کە بۆ نمونە لە هەواڵەکانە یان لە هەندێک لە وەبسایتەکانە باسیەوە کە وایە ڕەگەز باسەکان بۆ یەکتریە گوازنەوە مەرج نییە تەنها هاوڕەگەز بازەکان هەر کەسێک لەگەڵ کەسێکی ترە بۆ ماوەیەکی درێژ لە پەیوەندیە بێت بۆی هەیە بیگوازێتەوە بۆ کەسێکی تر بڵێ. بەڵێ باشە دکتۆر چارەسەرکردنی ئەم نەخۆشیە چۆنە ئایا سەختە چارەسەرکردنی نەخۆشیێکی مەترسیدارە یان چارەسەرکردنی ئاسانە؟ بە شێوەیەکی گشتی نەخۆشیەکە دەرکەمێکوتەی مەیمون نەخۆشیەکی زۆر خەتەرناک نییە نیشانەکانی زۆر مەترسیدار نین و زۆربەی ئەو کەسانەی کە تووشێ بن بە سەختی توش نابن وەکو دەرکەمێکوتەیەکی ئاساییە و کۆتایی پێدێت مزعافاتێکی ئۆتۆی نابێت بەڵام بەداخەل ئەو کەسانەی کە بەگری لەشیان کەمە ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بۆ نمونە نەخۆشی شێرپەنجیان هەیە یان کیمۆتەراپی وەرەگرن ئەلەو یان بەتەمەنەکان یان ئەوانەی نەخۆشی شەکریان هەیە تا دوایی لەم جۆرە کەسانە ڕەنگە بە شێوەیەکی سەختتر توش بن و تەنانەت ڕەنگە بێتە هۆی مەترسی بۆ سەرجیانیشان لە ڕووی چارەسەرەوە بەداخەوە لەبەرەوەی نەخۆشیێکی ڤایرۆسیە زۆر جار نەخۆشیە ڤایرۆسەکان چارەسەریان زەحمەتە بەڵام ئەم نەخۆشیان خۆشبەختانە دەرمانی کاریگەر هەیە دژی و تەنانەت ڤاکسینیش هەیە دژی ئەم ڤایرۆسە. بەڵێ دکتۆر دەزانین لەوەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە مەترسێکی زۆر لەناو خەڵکا بڵاو بۆتەوە کاتێک کە باسی نەخۆشیێکی لەو جۆرە ئەکرێکە خەڵک لە یەکتریەوە بیگرنەوە ئایا ئەم نەخۆشیە وەکو ڤایرۆسی کۆرۆنا مەترسی ئەوەی لێ ئەکرێ ببێتە پەتایەکی جیهانی؟ زۆر زەحمەتە بەڕاستی چونکە وەکو وتم لە سەرەتایە ڤایرۆسی مێکوتەی مەیمون بە شێوەی بە هەوا ناگوازرێتەوە ینی جیاواز لە ڤایرۆسی کۆرۆنا بە هەوا گوازرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بەڵام مێکوتەی مەیمون پێویستی بەوەیە کەسەکە بە شێوەیەکی بەردەوام لە پەیوەندیە بێ لەگەڵ کەسەکەی دیکەیە وە زیاتر لە ڕێی شلەمەنی و لیک و خوێن و ئەوانەوە ئەگوازرێتەوە نەک لە ڕێی هەواوە جا بۆیە
هەرچەنە باڕاستی ڕێژەکانی یان ژمارەکانی توشبوون بەم نەخۆشیە بە شێوەیەکی سەرنجڕاکێش بەرز بووەتەوە بەتایبەتی لە ئەوروپایە لە بریتانیاشە بەڵام هەتاکو ئێستا مەترسێکی ئەوتۆ نییە لەسەرەوەی کە من بێتە پەتایەکی جیهانی وەکو کۆرۆنا. بەڵێ دکتۆر باسمان لە کۆرۆنا کرد دەمەوێت دوایین زانیاریشمان لەسەر کۆرۆنا بدەیت ئێستا کۆرۆنا لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەبینین کە زۆر بەرز بۆتەوە بەڵام ئەم جۆرە نوێی کۆرۆنا ئایا وەکو ئەوانی پێشووتری مەترسیدارە؟ بەڵێ بەداخەوە ئەو ژمارانەی کە بینین لە ئەمریکا بەڕاستی جێگای دڵڕاوچەیە ڕۆژانە 200,000 کەسی تازە تووشە بێت بە هۆی کۆرۆناوە لە ئەمریکا وەکو جەنابتان تەقریرەکانتان پیشانداندا ئەمە بەڕاستی پەیوەندی بەوە هەیە کە خەڵک پشتی لێ کردوێتەوە خەڵک بێتاقەت بووە تااقەتی نماوە لە خۆپارێزی و بەداخیشەوە لە وڵاتێکی وەکو ئەمریکا ڕێژەکانی ڤاکسین بەکارهێنانی ڤاکسین هێشتا بە شێوەیەکی باش نەچۆتە پێشەوە و ئێمە هەمیشە دووبارەیەکەینەوە دڵنیام لە ئەمریکا هێشتا زۆر باسەکرێت کە هیچ کەسێک سەلامەت نییە تا هەمومان سەلامەت نەبین ینی من باسی وڵاتانەکەین ئەگەر ئەمریکا ڕێژەکانی توشبوون ئاها بە شێوەیەکی بەرز بڵاو بێتەوە بەداخەوە بۆی هەیە بێتە هۆی سەرهەڵدانی جۆری تازەی یان سولالی تازەی ئەم ڤایرۆسە کە لە سولالەکانی تر کوشندەتر و خێراتر بڵاو بێتەوە جا بۆیە بەڕاستی جێگای دڵڕاوچەیە کە ژمارەکان لە ئەمریکا بەم شێوازە بەرزە بێتەوە بەداخەوە. بەڵێ دکتۆرە گەڕێمەوە بەشی دووەمی پرسیارەکەم کە کردم ئەوە بوو کە ئایا ئەم با بڵین ئەم جۆرە نوێی کۆرۆنا کە ئێستا بەربڵاوە خەڵک زۆرە ئیگرێ بە هەمان شێوەی جۆرەکانی تر مەترسیدارە یان نا؟ لە حاڵی حازرا جۆری باوی ئەوەی کە لە حاڵی حازرا هەیە ئەوەی پێڵەن ئۆمیکرۆن خۆشبەختانە ئۆمیکرۆن بە بەراورد لە جۆرەکانی در بە جۆری دڵتاوانە کەمتر کوشندەیی کەمترە یعنی ئەو کەسانی کە تووشە بن کەمتر داخلی خستەخانە بن پێویستە کابچنە خستەخانە و ئەوانەشی کە داخلی خستەخانە بن کەمتر جان لە دەسەدەن خۆشبەختانە بەڵام ئەوەی کە جایە کاتەوە لە جۆرەکانی ترەوەیە کە بەڕاستی بە شێوەیەکی زۆر خێرا بڵاو بێتەوە و ژمارەیەکی زۆری کەس تووشەکات وەکو باسم کرد لە ئەمریکا ڕۆژانە 200,000 کەس تووشە بێت ئەوە تا لە بریتانیاش لە وڵاتەکانی دیکەش بەرز بووەتەوە هەر دوێنێ یان پێرێ بوو سەرۆکۆزیرانی سکۆتلەند تا توش بوو و ناچار بوو لە ماڵەوە بمێنێتەوە جا بەڕاستی وەکوتم کۆرۆنا بۆی هەیە بڵاو بێتەوە بۆی هەیە سولالی تازە سەر هەڵبدات کە بە خێرایی بڵاو بێتەوە و کوشتە تریش بێت. بەڵێ دکتۆر گۆران عەبدوڵڵا زۆر سپاس دەکەین بۆ کاتەکەت. سپاس بێ. دکتۆرە گۆران وەکوت بێژی پامێن دڵخۆشکە دەدەمە ینی ترسامە کێم دکە لە هەمبەران مەیمون بەڵێ تایبەتجی و حتا لە مەسەلا کرۆنەژی ینی هەتا ڕادەیەکی ئەو هەندێک پامێت خۆش دەبێژێک و مەسەلا کاریگەریاوی یان ژمارە مرنی لەسەر بێ ڤایرۆسی کێمترە بەڵێ. بەڵێ ئازان بەردەوامین لەسەر بابەتەکانمان لە ماوەی داهاتوودا دەچینە بابەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمە کوردەکان. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. گەشتیارێکی بەریتانی و گەشتیارێکی ئەڵمانی کە تۆمەتبارن بە قاچاغبردنی کەرستە دێرینەکان بۆ دەرەوەی عێراق ئەمڕۆ یەکشەمە لە دادگای بەغدا ئامادە بوون. ئەمەش دووهەم جار بوو لە ماوەی یەک هەفتەدا بچنە دادگایکردنی جیم فیلتن و ڤۆڵکەر واڵدمان سەرنجی نێودەوڵەتی ڕادەکێشێت لە کاتێکدا عێراق هەوڵ دەدات گرنگی بە شوێنوارەکانی بدات بۆ کەرتی گەشتیاری. دادگا دەبێت دیاری بکات کە ئایا تۆمەتبارەکان بە بردننی ئەو 12 شتا هەوڵیانداوە قازانج وەرگرن یان نا لە 20 مانگی سێدا پاش ئەوەی هەوڵیاندا لە فڕۆکەخانی بەغدا هەڵبێن ئەوان دەستگیرکران. و بە هەزاران خۆپیشاندران لە ئەستانبولی ڕێبەرە ڕێکابەر جینان کفتانجی ئۆگلۆ شەرمەزار کرد دەماوەی بێڕێزیە سەرۆک کۆماری دەولەتی کری کلفتجان ئۆگلۆ سەرۆکاتیە
شاخێ پارتیا گەلێ کۆماری لە ئەستانبولی دکا و یەک ji کەساتiyên xwedî desalata di partiyê de dadgehê hukmê nêzîkî 5 salan zîndanê jê re vebiriye lê şerezayên qanûnî dibêjin ew nahê zîndankirin. Li 2019 wê rola giring di hilbijartinan de leyîst ku partiya gela serokkomariya yan serokatiya şerewaniya ئەستانبولê bi destxwe xist. سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی سەردانی پارێزگای سلێمانی کرد و لەوێ بەشداری کرد لە ڕێوڕسمی دەرچوونی خولی 6 ئەفسەران و خولی 16 پێشمەرگە لە کۆلیژی سەربازی سەی قەڵاچۆلان بڕیارە لەگەڵ لایەنە جیاجیاکانیشدا کۆ ببێتەوە. بۆ زانیاری زیاتر لەسەر سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان دەچینە لای پەیامنێرمان سنوور کەریم لە سلێمانی. سنوورم کاتت باش؟ ئەم کاتتان باش، زۆر سپاس. سپاس. سنوور دەکرێت پێمان بڵێ ئامانجی سەرەکی سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ سلێمانی چییە؟ سڵاو لە بینەرانی بەرنامەی کورد کەنێکشن ئەم کاتتان باش. وەک دەزانرێت سەر لە بەیانی ئەمڕۆ سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی سلێمانی کردووە. بێگومان ئامانجی سەردانەکەی بەپێی ئەو زانیاریانی کە دەنگی ئەمریکا کەوتووە دەوترێت کە بەمەبەستی توانەوەی بەستەڵەتی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان لایەنە سیاسیەکانە بەگشتی و بە تایبەتیش ئەو گرژی و ئاڵۆزیانی کە لەم دوایانەدا لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان سەری هەڵداوە کە ئەویش دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک فاکتەر و هۆکاری دیاریکرا و سەرەکی ترینیان مەسلەی پرسی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە وەکۆی کە لە ڕابردووشدا لە راپۆرتێکی دەنگی ئەمریکا ڕامانگەیاندبوو کە بە جۆرێک ئاڵۆزیەکان زۆر بوون کە دەکرێت مەترسی دوو ئیدارەی زیندووکردنەوەی دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان هەیە. بۆیە لە ئێستادا سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی یەکێتی بە دیاریکراوی و لایەنەکانی تریشی کردووە بۆ ئاڵۆزیانە. بەڵێ سنوور دەکرێت پێمان بڵێ لایەن جگە لە یەکێتی لایەنەکانی تر چین کە سەرۆکی هەرێمی کوردستان کۆبوونەوەی لەگەڵیاندا سازداوە یاخود لەگەڵیاندا ساز دەدات؟ بەدڵنیاییەوە جگە لە نەوەی نوێ لایەنەکانی تر ئەوەی کە ئێمە ئاگادارین سەر لە بەیانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز باوەڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبۆتەوە لە هەمان کادا دیداری لەگەڵ ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ساز کرد. چەند خولەکێک لەمەوە بەریش لە گردەکەی گۆڕان لەگەڵ بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدایە ئەوی بەپێی ئەو زانیاریانی کە هەیە هەتا ئێستا لە کۆبوونەوەدان. ئێستا ئێمە لەبەر دەم بارەگای کۆمەڵی ئیسلامین دواوێزگەی سەردانەکەی بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە دواوێزگەیەتی کە دێت لەگەڵ بەرپرسانی یەکەمی ئەم حیزبەش کۆ دەبێتەوە. وەکو دەزانین پێویستە ئاماژە بە خاڵێک بکەم کە زۆر گرنگە لایەنەکان بەگشتی هاوکۆکن لەسەرەوەی کە هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان بە شێوەی فرەبازنەی ئەنجام بدرێ ئەوەی کە ناکۆکە لەم پرسەدا پارتی دیموکراتی کوردستانە کە داوا دەکات هەڵبژاردنەکان لە چوارچێوەی یاسا کۆنەکەدا بکرێت کە لە چوارچێوەی یەکباتنەدا خۆی دەبینێتەوە. بۆ ئەم پرسەش ئەم سەردانانە لە ئێستادا ڕێکراوە. بەڵێ باشە سنوور جگە لە بابەتەکانی هەرێمی کوردستان ئایا هیچ باز لە با بڵێن بابەتی سەرۆکایەتی عێراق کراوە یان نا؟ طبعا یەکێک لەو پرسانەی لە ئێستادا لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش دۆخی سیاسی هەرێمی کوردستان بەرەو تەنگیشە و ئاڵۆزێکی زیاتر بردووە و بە تایبەتی تریش لە نێوان یەکێتی و پارتی پرسی سەرۆک کۆمارە هەڵبژاردننی سەرۆک کۆمارە بەدەر لەوەی کە لە ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان جەختی لەوە دەکردەوە کە پۆستی سەرۆک کۆمار پێداگیری کرد بۆ پارتی دیموکراتی کوردستان بێ بەڵام لە ئێستادا بە جۆرێک لە جۆرەکان وەکو ئەوەی کە ئەو دەنگۆیانی کە دەبیسترێت و دەزانرێت کە پارتی نەرمینواندنێکی هەیە لەسەر ئەم پۆستە بۆ ئەوەی کە جارێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیاریکراویش کە کاندیدی سەرەکیان دکتۆر بەرهەمە لەسەر ئەم پرسە ئیتفاق و ڕێکەوتن هەیە. پێویستە بڵێم ئەم سەردانانە هاوکۆکە لەگەڵ ئەو سەردانانەی ڕابردووتری شاندێکی پارتی دیموکراتی کوردستان وەکو ئاماژە بەوەکرا لە سەرەتادا کە مەسعود بەرزانی سەردانی ئێرانی کردو بەڵام دواتر ئەم دەنگۆیانە ڕەتکرایەوە بەڵام بەڕەسمی شاندێکی پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی چەند ڕۆژێکدا سەردانی ئێرانیان کردبوو دیارە فشار دروست بووە بۆەوەی کە لایەنە سیاسیەکان لەسەر پرسی هەڵبژاردن کۆ ببنەوە و یەکدەنگ و یەک هەڵوێستن. بەڵێ سنوور کەریم پەیامنێرمان لە سلێمانی سوپاس دەکەین.
نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. ژنانی بەجێماو لە ئەنفال وەک چۆن خەمەکانیان هاوبەشە پێکەوەش دڵخۆش دەبن، بۆیە ناوبەناو پێکەوە گەشتێکی بە کۆمەڵ ئەنجام دەدەن تاوەکو تاوێک ئازارەکانیان لە ئازارەکانیان دوور بکەونەوە. هەموو ئەو ژنانەی لێرە پێکەوە کۆبوونەتەوە دەربازبووی تراژیترین ڕووداوی مێژووین کە ئەنفالە. خەمەکانیان هاوبەش و پێکەوەش گەشت و سەیران ئەنجام دەدەن. ئەوان سەردەمێک پێکەوە لە چاوەڕوانی مەرگدا بوون، بەڵام ئێستا پێکەوە خەمەکانیان بەبا دەدەن. نەوەڵایی قەت ئەم ڕۆژەمەوە نەکەفتە پێشاو چیکم ئەوەنە نەکبەتی ئەوەنە نامایەتی و ئەوەنە نەبوونەمانەوە خۆماندی ئەوەنە سەرپامان هەرکەفتەوەنە بۆ مناڵ گوڵە چنەمان کرد و نەبوونەمانەوە خۆمانەدی قەت نەمەوت ڕۆژێتەوە ئایا بەس لەخوا بەزایە ئێمە زۆر چالاکیمان زۆر ئازامان کورد زۆر مەزبوطە بەرانگیری هەموو کەسێک ئێسینە تەعدامان لێ بکە ئیشەڵڵا. ژنانی کە سوکاریان فالکراوەکان خەم و ئازارەکانیان هاوبەشە، بۆیە پێکەوە دڵخۆش دەبن. بەڵێ کورد کۆمەڵێکمان هەیە یعنی تۆزێ نەفسی نزمەها لە کاتی جاشێتی و لە کاتی حکومەتی بەحسا کەرامات خۆی فرۆشت بووە جاش بۆ مستەشار ناموسی خۆی فرۆشت کوردەکەی فرۆشت. بەڵێ کۆمەڵێکمان هەیە خۆڕاگر نەبووە نەفسی نزم بووە بەس کورد ئێمە حتا ئەم ژنە کوردانە زۆر خۆڕاگر بیمان لەبەرەوەی ئێمە ئەو کارە ساتەمان هاتە سەرابوو هاتە سەرمانە کورد قڕ کرێ وە کوردی قسە نەکەی زوانمان ببڕن لە دیەکان خۆمان دیەکانمانیان ڕمان ئەرزی محەڕەمەیان بۆماندانە لەبەرچی لەبەر ئەوەی کورد نەمێنێ ئێمە ئەوەیشمان زنۆ چاڵ کریا ئەوەش ماماوە دەنکە دەنکە وەک ئەم ژنانەوە ئیساکەمانە لەیرە کۆبوونەتەوە یەکیوە 4 مناڵ یەکیوە 5 مناڵەوە بردمانێنە وەرگای زۆرە ملی سمودیتر هی هەموو وەرگا زۆرە ملیەکانی کوردستان بردمانیان تیا دامانێ ناو دەورمانیان سیمتەن کرد بێ جنسێ بێ زەواج بێ ئیتر هیچمان نەبوو بێ ماڵ بێ سەرنیایە هیچ شتێکمان نەبوو. ئێمە بەو لەونەشە خۆڕاگر بووین ڕۆیمان دەم خۆمانمان هەڵە پێکا لە ناو عارب ئیشمانە کرد بێ ئەوە کە بزانین یعنی ئەمەنە خۆڕاگریمان لەبەرەوەی مناڵەکانمان پێ بگەینین دووبارە کورد زنی بکەینەوە. مناڵەکانمان گەورە کرد کردیانمانە مامۆسا ئیسا بووان چووە پەرلەمان ئیسا نیمانە محامیە لەخوا بەزیایە بەس بە ڕەنجی شانی خۆمان ئەو حکومەتەیش ئیساکە حکومەکات هیچ ئازاییە نەکا ئێمە بە دەست و بازووی خۆمان بە هێز و خۆڕاگری ژنە ئەنفالەکان خۆیان کردیانە. هەر یەک لەم ژنانەی لێرن خاوەنی چیرۆکێکی تراژیدین، کەمیان هاوسەر یاخود کوڕ و کچیان لەدەست نەداوە. ڕێکم بێ ئەوەش وە کوڕمانە لەدایک بوو هەر لەدایک بووی لەورانە لێمیان سەر هەر ناو جێش قار بارق وەک ئەم گڵای دارەوە بانمان سەرمان ئاهات و ئەڕۆی کوڕەکەم هەر لەورا لەدایک بوو بەخوا نەمزانست جێشەکەی بارق بردی نەمزان سەک خواردی نەمزانست چی وەسەرات تەینا کچێکم یەکچەکەم شتی دەیوەدایە مناڵی دایە تخوا براکەم چی پێهات بەخوا نەمزانست سەگەک خواردی جێش بارق بردی ئەلۆ شوێنە نەمەزان چی پێهات دەم ڕێ قارکەرەمەوە. ئامانجی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە گەشتی بە کۆمەڵ بۆ ژنانی کە سوکاریان فالکراوەکان دوورخستنەوەیانە لەو خەمەقوڵەی کە دەیان ساڵە پێوەی گیرۆدەن. ئێمە هەموو ساڵێ ئەم سەیرانە بۆ بەجێماوانی ئەنفال سازەکەین لەبەرەوەی کە تۆزێ دوورکەونەوە لەو خەم و خەفەتە و لەو جەوەی کە تیایەن ئێمە هەموو ساڵێک کە کۆ ئەبینەوانێ بۆ یادی ئەنفال هەر بی لە خەم و خەفەت و گریان ئەەکەینەوە بەڵام کە بی لە ژنی ئەنفالەکەینەوانێ حەزەکەن دیوە جوانەکەی و دڵخۆشەکەشیان بخینە ڕوو. ژنانی کە سوکاریان فالکرا و خەمەکانیان هێندە قوڵە لە بیرکردنی ئاسان نییە. بەڵام ئەم جۆرە دەرچوونە بە کۆمەڵانە تاوێک لەو خەمانە دووریان دەخاتەوە. دڵشادەنوارە دەنگی ئەمریکا سەرتەکی بەمۆ. و خابور خانمەکە 4 کەس دمالباتە وێدا نابینا کۆرەنە و خەدی پێداویستین تایبەتن خابور بخۆشی نابینایە لێ مامۆستایە لە پەیمانگاهەکە یان پەیمانگەها ڕووناهی لێ دهۆکێ وانەین خوێندنا تایبەت ددا خوێندکارین کۆرئین بێ نابینا دەستان ویشیان هەیە و گەلک تشتان ژێک جودا بکە سەلام باڵایی پەیامەری دەنگی ئەمریکا لە دهۆکێ سەردانەوەی کردە و ئەف راپۆرت گەهاندیە.
خابور محمد علی خودم پدوین تایبت و نابینایه اتمال دا 4 خودم پدوین تایبت هنه خابور ماموستایا بریلیه یا نابینایه پیمانگه روناهی یا خودم پدوین تایبت و کارین دستی دکتو ادگلک پیشانگه کارین دستی دا بجداری کریه اد چکرنا کارین دستی دا خابور آرام و دلخوش دبید اشن دیزان یعنی از بخو تنسیق چید کم و از ظلم از چه دست خواهش مشولکو اوجی شولکی هنریه يعني بمروف يعني قالك يعني هن جرا مروف يعني يعيد زه مروف نظام دي شكت اصلا دستاب مشولك وصاص بجاكي يعني وقت خود بورينم بي قال بيشولي اف رنجتو صانع قدام بارك ل حسابي حتى بوظ صالجي من الدنيا ديتي بس بشتنجي يعني من يبغى طاري شبوظ صالي يبا بجرانكي تماين البينا من يعني مثلا أبا حالي بي وقهوية إذا تشيت كم يعني أبا قهوية أبا حالي بيه أبي دابوي بيجاكي زرافترش يقاوي أبا جي البولا بينجي أم داس بيتكن بونا بینایان جبون نویسین خط مزماری بکارتینن و خابور خوندکار خول پیمانگه ها روناهی فیری نویسین خط مزماری یه تایبت بنا بینایا و دکه الدف مال بيمانجه روناهي ام دو مامستايد مختصين بوري برايلي و او جي هر نابينا القلمة و اجيكم ام هر دو نشا مامستايد خوشي دين افيت جافساخ والقل ما وانايت هين يعني وانا ام تشنا القل قطابية ام نشا دين او جي بريكا اف خطماي برايلي يبزماري ام نشاوان قطب يدين ايكو ودو وبسي لغتا ام نشا قطب يدخدين كردي وعربي وانجليزي ابا ايك خانه هي 6 خانه ايك تنه يعني بو ايك بتنه مثلا بقى एक दो سه و چهار اوه هی درکت سه و چهار و پنج و ایکه ایک دو سه چهار اگه اشیم بجه چهار و جدا سر نبونا هاریکاری جلای جهم پیوندیدار و بو خودم پیدوین تایبت گجبونا جیان لجموان لاواز دکت حتی بگاویجی چه هاریکاری بو منکیه اندام ما خلاص بد يطرين دخل المال أفجلك عندما يتين يعني ماجستير دي أفضل دي درخن 4-5 جاكا يا تقديم كري دي خلاص بن بار تقديم كربو وقد ما يتين خلاص بن كلية طرين اشتين المال يعني بيزار بين بيجن خوزي ما نخاند با هم بلا طرين اشتي بانا تشيتر بو چونكو چه گرنگیه بینادن هر برخدن دولت اوروپی او چوا یه گرنگی دنه وان خودم پیدوی تایبت کو چین روش خوب رو بن داعت یک بو پیو بید شین جیانا خوب رو بن شین خیزانه که پیک بینن. سلام بالایی دنگ امریکا دوهاک اختبار دناف گرآوکا دورا وانی ده دیراوی و جهن دیروکین و هریمی جی گلک ناف دارن جهه بالکیشه جهه گرینگا روی دیروکی و هر وصا جبو گشتیاران هلبت وانی ناف داره به جهن گلک دلفکر و بتایبت جی لوان دمن صالح و خالق سردانوی دیکن جبو سیرانن ما چند دیمن جوی گرآوی های بتایبت جی و دیرا ناف دار ارمنیان
تهديد هيرو من راس دقو دما أزبيجمكو أو جهة دلفكرة دلخوشة جبوديتني البت أفويني جوان جبي عمني ما جواني دقهنا ما هريما كجوانا جهة كجوانا ومتايبة جواني درياي واني دناف درياي دا أو كنيسة يعني أو ديرا كفنارا أرمنيا دو دردا جهة هنديكو خدان سردانا يبكى قدر فتاة راستا وهروها گەشتیاران و ڕەنگا و ڕەنگی ئەوەندەی تر جوانی کردووە ناوچەکە. بەێ بێژەندێن تین داویا بەرنامە کورتکەنەکشن یا ئیرۆ هەتا سباهی هەر شاد و بەختەوەر بن و بدوعا. ئازیزان لێرەدا دێنا کۆتایی بەرنمەکەمان و ئێوەش دەتوانن لەسەر ماڵپەڕەکانی بەشی کوردی بینەری بەرنمەکانمان بن بۆ ماڵپەڕی کرمانجی kurdi@voa.com و بۆ ماڵپەڕی سۆرانیش kurdish@voanews.com هەر شاد و بەختەوەر بن.